بەڕێز ئاسۆ کەمال بەڕێوەبەری کەشناسی و بوومەلەرزەزانی سلێمانیمان لەگەڵ دەبێت هەندێک گفتوگۆی سەبارەت بە کەشوهەوای ناوچەکەی لەگەڵ دەکەین. بەڕێز ئاسۆ شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. هەرچەندە من لە دەستپێکی هەواڵەکانە راپۆرتی وەزارەتی گواستنەوە گەیاندنم خوێندەوانێ بۆ بینەرەکانمان، بەڵام بە گرنگی دەزانم بە پێشبینیەکانی تۆ بزانین بۆ کەشوهەوای ڕۆژانی داهاتوو لە ناوچەکە چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان، سپاس بۆ کەناڵی کوردستان 24. هەروەکو لەو پێشبینی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە بەشی پێشبینی بەڕێوەبەراتی گشتی کەژناسی هەرێم و وەزارەتی گواستنەوە گەیاندن دەرچوو کە بۆ ئەمڕۆ ناوچەکانی هەرێمی کوردستان شێوەیەک لە ناساقامگیری و ناجێگیربوونی بەخۆ بینی کە ئەویش دیارە دەرەنجامی کاریگەری ئەو نزمە پاڵەپەسوۆیی کە لە کاتەکانی درنگانی دوێنێ شەوانێ ناوچەکانی باشووری ڕۆژاوای عێراق و ناوەڕاستی عێراقی گرتەوە کە سوپاس بۆخوا بڕێکی بارانبارینی باش ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتەوە بە تایبەتی ناوچەکانی باشووری هەرێم و ناوەڕاستی هەرێم کە هاوکات لەگەڵ هاتنی ئەم شەپۆلی بارانباری نەشدا بەهۆی هاتنی بارستە هەوایەکی سارد بۆ ناوچەکەمان کە ساڵانە لەم کاتەدا چالاکی ئەو بارستە هەوا ساردانە لەسەر ناوچەکانمان لەم کاتانەدا چالاک و ئەکتیڤە کە بەهۆی پلەکانی گەرمای نزم بۆوانێ بەهۆیەوانێ و هاوکات لەگەڵیشە شەپۆلێکی بەفربارین زۆرێک لە ناوچە شاخاویەکان و ئەو شارۆچکە و قەزا و ناحیانی کە دەکەونە ناوچە شاخاویەکانی گرتەوانێ و کاریگەری ئەم شەپۆلەش دیارە ئەم شەو بەردەوامی دەبێت و تا کاتەکانی بەیانی و کاریگەریەکە بە شێوەیەکی ئەوەی کەوا تا ڕادەیەک کەمێک لاوازی بەخۆ دەبینێ، بەڵام کەشوهەوا هەر بە ناجێگیری دەمێنێتوانێ بۆ سبەینێش ئەگەری بارانبارین دەبێت بە شێوەی ناوبەناو و هەندێک بە شێوەی نمەباران و لەگەڵیا ئەگەری بەفربارینیش لە ناوچە شاخاویەکان. بەڕێز ئاسۆ مەترسی لافا و دروستبوون هەیە لە ناوچەکاندا؟ بەڵێ تا ئێستا ئەو بارانی کە داباریەوە سپاس بۆخوا بڕێکی بارانێکی ئاسایی بووە، بەڵێ لە هەنێ ناوچەدا بۆتە هۆی بەرزبوونەوەی ئاستی ئاو، بەڵام ئەوە نەبووە کە ببێتە هۆی دروستبوونی لافا و زەرەر و زیانی بەدواوە بێت. وەکو ئاماژەمان پێیا کردیانە کاریگەری ئەم نزمە پاڵەپەستۆیە لە دوێنێشەوە زیاتر لەسەر ناوچەکانی ناوەڕاستی عێراق بوو کە زیاتر ئەو پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق و ناوچەکانی باشووری ڕۆژئاوای عێراقی گرتبوو کە لەو ناوچانەدا زیاتر بڕی بارانباری باشە کاگاسۆ پێمان بڵێ ئەو جیاوازیە چییە ئەمساڵ لە کەشوهەوای عێراق و هەرێمی کوردستان ڕووی داوە، بە تایبەت کە بەڕێزی شت باسیەکەیت و ئاگاداریشی لە ناوچەکانی باشووری عێراق بارانێکی زۆرتر و بە خوڕتر باریوە وەک لە هەرێمی کوردستان. هۆکاری ئەم گۆڕانکاریە چییە؟ بەڵێ خۆی بەشێکی دەگەڕێتەوانێ بۆ ئەو دەرەنجامی ئەو گۆڕانکاریانی کە ئەمڕۆ بەسەر کەشوهەوای جیهانە هاتووە و کە هەموو جیهان هاتوونەتە سەرخەت و کە داواکاری ئەوان هەیە کە چارەسەرێکی ئەم گۆڕانکاریانی کەشوهەوا کە بەشێکی دەگەڕێتەوە بۆ هۆکارە مرۆیەکان و ئەوەی کە لە دوای شۆڕشی پیشەسازیوانێ بەدی ئەکرێت و زۆربوونی گازە گەرمکەرەوەکان لە بەرگە هەوادا و کە ئەمە کۆمەڵێک دەرهاوێژەی خراپی دەبێت لەسەر کەشوهەوا و لەسەر مەناخی گۆی زەوی کە یەکێ لەوانە توندبوونی دیاردەکانی کەشوهەوایە و هەروەها گۆڕانە لە شێوە و شوێنی دابارینەکانە و هەروەها بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە کە ئەمانە بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئەم هۆکارەوە، بەشێکیشی دەگەڕێتەوە بۆ کاریگەری ئەو سیستەمە پەستانە داینەمیکیانەی کە ساڵانە لەم وەرزانەدا کاریگەریەکانیان هەیە بەهۆی هاتنی ئەو نزمە پاڵەپەسوانە کە ئەومان لەبین نەچێت کە لە ماوەی ڕابردوودا بەهۆی جێگیربوونی ئەو بەرزە پەستانانەی کە لەسەر ناوچەکان بوو کە ئەمە ڕێگرە لە هاتنی ئەم نزمە پاڵەپەسوانە و لە هەندێک جاردا لە هەندێک ناوچەدا کاریگەری ئەم نزمە پاڵەپەسوانە کارایە بۆیە ئەو جیاوازیە هەیە و بارانبارینیش یەکێکە لەو ڕەگەزانەی کە ناسروشتیە لە دابەشبوونیە بەپێی کات و شوێنەکان لە شوێنێکەوە بۆ شوێنێک دەگۆڕێت. زۆر باشە. بەڕێز ئاسۆ پێمان بڵێ نزمترین پلەی گەرماگەر تۆمار کرابێت لە سلێمانی و دەوروبەری لە چ ناوچەیەکا بووە؟ بەڵێ هەر ئەمڕۆ نزمترین پلەی گەرمی تۆمار کراوە لە پارێزگای سلێمانی 4 پلەی سەدی بوو و بەرزترین پلەی گەرمیش کە تۆمار کرابوو 11 پلە بوو، بەڵام دوای کاریگەری ئەم شەپۆلە دیارەوە بەهۆی هاتنی ئەو بارستە هەوایش پلەکانی گەرمان نزمبوونەوەی بەخۆیەوە بینی و هەر ئەم
لە هەرێمی کوردستانە هەر ئەم شەو نزمترین پلەی گەرمی تۆمارکراو لە ناوچەکانی حاجی ئۆمەران کە سێ پلە لە ژێر سفرەوە بووە و ئەمە بە جیاوازی ناوچەکان دیارە لە ناوچەی کەلار 9 پلەی سەدی تۆمارکراوە لە هەڵشۆ 4 پلە لە پارێزگای سلێمانی 5 پلە کە ئەمە پێدەچێت بۆ کاتەکانی داهاتوو زیاتر نزم بوونەوە بەخۆوە ببینێ. بەڕێزاسۆ داکردنی ئەم بارانە و ئەم شەپۆلە شڕانە کە ناوە هەرێمی کوردستان و ناوچەکە ئاگرێتەوە دەتوانین بڵین دڵخۆشکەرە بۆ بەنداوەکان؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی کاریگەری خۆی باران بارینەکان ڕەحمەتی خوای گەورەیە دیارە ژانی مرۆڤایەتی بەستراوە بەو ژینگە و بەو ئاو کە هەیە کە ئەمەش بەشێکی گرنگی ئاوەکان سەرچاوەکانی بارانبارینەکانە بە تاکید ئەمانە ئەم بارانبارینانە کاریگەریان لەسەر بوژانەوەی کەرتی کشت و کاڵ هەم لەسەر بوژانەوەی سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەویش هەیە. تا ئەم ساتەی کە گفتوگۆی تێدا دەکەین و بارانبارین دەڵێ بەردەوام دەبێت ئەتوانین بڵین بە چاو ساڵانی ڕابردوو یاخود بۆ خۆتەزانی 2 ساڵ لەسەر وشکە ساڵی هەرێمی کوردستانی گرتەوانێ وشکە ساڵی کۆتایی هاتووە یاخود هێشتا چاوەڕێی بارانی زیاتر دەکەین؟ بەڵێ هەر بۆ وەڵامی ئەو پرسیاری جەنابە دیارە ئێمە لە ماوەی ئەم شەپۆلە کە لە کاتەکانی نیوەڕۆوانێ بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتە بوانێ لە سەعات 9 بەیانی بۆ 9 شەو دیارە لە سنتەری پارێزگای سلێمانی بڕی 9.4 ملیم باران تۆمار کراوە کە کۆی گشتی بارانبارین لە سنتەری پارێزگای سلێمانی 162 ملیمە بەراورد بە ساڵی پارتا ئەم بەروارە 116 ملیم باران تۆمار کرد. دیارە بڕی بارانبارینەکانی تریش بۆ ناوچەکانی تری دڵخۆشکەرە کە لە چەمچەماڵ 8 ملیم باریوە لە دەربەنی خان 13.2 لە بازیان 10 ملیم لە کەلار 13 ملیم لە خانەقین 18 ملیم لە هەڵەبجەی شەهید 9.6 ملیم باریوە. بەڵام وەکو ئاماژەمان پێیا کاریگەری ئەم شەپۆلە زیاتر لەسەر ناوچەکانی باشوور و ناوەڕاستی هەرێم بوو بۆیە پارێزگای هەولێر تەنها 9 ملیم باران تۆمار کرابووتیایە و لە پارێزگای دوهۆک هیچ بارانێک تۆمار نەکرابوو و بە نسبەت ئەو پرسیارەی جەنابی شتەوانەیەک بە نسبەت وشکە ساڵیەوە وشکە ساڵی دیارە دیاردەیەکی یەکێکە لە دەرەنجامەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوا کە ئەمە لە زۆرێک لە ناوچەکانی جیهانە دەردەکەوێت تا ئێستا هیچ بەوادیرێکی ئەوە نییە بڕی بارانبارینەکان تا ئێستا دڵخۆشکەرە و جارێ زووشە باز لە بابەتی وشکە ساڵی بکرێت لەبەرەوەی کە ئێمە ئێستا وەرزێکی زۆری بارانبارینمان لەبەر دەسا ماوە کە نزیکەی لە سا 75 بۆ لە سا 80 بڕی بارانبارینەکان دەکەوێتە ئەم ماوەی کە ماوە و پشتیوان بەخوای گەورە ئاستی بارانبارینەکان بەرز ببێتەوە بۆ ئاستی پێکڕایەکانی خۆی. کاگاسۆ دوا پرسیار بە کورتی وەڵامم بەرەوە بە یەک دێر بۆ هاوڵاتیان بۆ ئەو بینەرانی کە ئێستا گوێیان لە گفتوگۆکەی من و تۆیە خۆتەزانی کە لە هەرێمی کوردستان لە هەندێک ناوچەی ئەزمونێکی خراپمان لەگەڵ بارانبارین هەبوو بەهۆی دروستبوونی لافاوەوە جارێکی دیکە بۆی هاوڵاتیان و بینەران لەوە دڵنیابن کە لافاو تا ئەو ساتی قسەی تێدا دەکەین دروست نابێ بە پێی پێشبینیەکانی ئێوە چ دڵنیایە گەدەیتە هاوڵاتیان و بینەرەکانمان؟ ئەوەی کە ئێستا هەیە حاڵەتێکی بارانبارینی ئاساییە و سوپاس بۆخوا تا ئێستا ئەو بڕبارانە زۆرەش لەم ناوچانەی داباریوە کە هیچ زەرەر و زیانێکی نەبووە بەڵام هەر بۆەوە هاوڵاتیان مەترسی نەخەنە سەر ژیانی خۆیان لە کاتی ئێستادا کە بەفربارین لە ناوچە شاخاویەکان هەیە بۆ هەنێک کاتی خۆش بەسەربردنیا ئەوە کە هەم قورساییەکی ژەخەنە سەر تیمەکانی بەرگری شارستانی و پۆلیس و هاتوچۆ و هەم مەترسی ژەخەنە سەر ژیانی خۆیان و بە دوور بن لە حاڵەتی دروستبوونی لافاودا بە دوور بن لەو شوێنانی کە نشێ و نزم و لە کەنار ڕووبارەکان بۆ ئەوەی کە ژیانی خۆیان و ئەوانی تریش پارێزراو بێت. بەڕێز ئاسۆ کەمال بەڕێوەبەری کەشناسی و بوومەلەرزانی سلێمانی گەلێک سوپاس کە بەشدار بووی لەگەڵمان.